دۆستانی خۆشەویست، ئەم کاتتان باش. سەرەتا دەستخۆشی بەو بەڕێزانە دەڵێم کە ئەم ڕێوڕەسمە بەجێیی ڕێزلێنان لە کەسایەتی سیاسی و فەرهەنگی کورد کاک خوسێوی عەبدوڵڵاهیان ڕێک خستووە و هەروەها سوپاس کە لێم نیشان جێڕاوەتەوە کە بە پەیامێک ئەمەگناسی و ڕوانگەی خۆم بۆ کەسایەتی ئەو سەروەرە خۆشەویستە دەرببڕم. بەپێی بۆچوونێک مرۆڤەکان هەرکە لەدایک دەبن لەگەڵ خۆیان بەدەر لە لایەنی ژینێتیکی و فیزیکی، لە لایەنی هەستەکی و یادەوەریشەوە هەڵگری سامانێکی زەینی سەدان و هەزاران و بگرە میلیۆنەها ساڵن. ئەمن پێم وایە ئێمەش وەکو کورد هەر لە منداڵدانی دایکمانەوە کوردبوونمان لەگەڵ خۆمان هەڵگرتووە. ئەمن کە پاش شۆڕشی گەلانی ئێران گەڕاینەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان، هەر کە فێری قسەکردن و ڕێگاڕۆیشتن و بووم و چاوجۆم کرانەوە، زانیم کە نەک لە ئێران ئێمە گەلێکی جیاوازین کە زوڵممان لێ دەکرێت و هێرشمان دەکرێتە سەرێ، بەڵکو سەرنجمدا بە پێیەوە کە دەمدیت و دەمبیست کە کورد لە ناوچەی زۆر دوورە دەستریش هەیە، بە تایبەتی لە وڵاتانی دیکە. کورد کە بەزاراوای دیکە دەدوێ و بۆ من هەر ئەو کاتە لە کەسایەتی و بوونمانی خۆمدا هەستم بە دڵگەرمی و دەوڵەمەندیەک دەکرد کە ئەمن کەسانی دیکەشم هەن کەس و کار هاوزمان هاو نەتەوە کە نەمدیتون و دەبێت ڕۆژێک بیان بینم. بەتایبەتی کاتێک بابم لە یەکێک لە سەفەرەکانی بۆ پاریسی ئاڵبۆمیشی وێنەی لەگەڵ خۆی هێنایەوە و بە ئێمەی نیشاندا، ئەو هەستا لە مندا پەرەی گرت. لەو ئاڵبۆمی وێنەیەدا دکتۆر قاسملوو هەبوو، شوان پەروەر هەبوو، یەڵماز گونای هەبوو، کەنداڵ نەزان هەبوو، جگەر خوێن هەبوو، کاکخانەی ماملێ، بەڵام سیمایەکی سەرنجڕاکێشی دیکەش هەبوو کە ئەمن بەڕاستی ئەو وەختە پێم وابوو ئەوە کوردی باکووری کوردستانە کە لە وێنەیەکدا وتاری دەخوێندەوە، لە وێنەیەکی دیکەدا حەیرانی دەگوت. دواتر ساڵەکان تێپەڕین بەداخەوە دکتۆر قاسملوو شەهید بوو. ئەم جارە لە وێنەیەکی دیکەدا کە وێنەی دوایین کۆنفرانسی ڕۆژنامەوانی دکتۆر قاسملوو بوو کە لەلایەکی کاک عەبدوڵڵای قادری ئازەر دانیشتبوو، لەلایەکی دیکەشی ئەو کەسە دانیشتبوو کە سیماکەی لە ئاڵبۆمەکەی منداڵیم لە سەرنجی ڕاکێش بووم. پرسیارم کرد کێیە؟ گوتیان ئەوە کاک خوسێوی عەبدوڵڵاهیە. دواتر کە چەند ساڵێک دواتر بۆ خوێندن ئەمن هاتم بۆ فەڕەنسا و لە پاریس لە دەفتەری نوێنەراتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە خزمەت کاک خوسێوی عەبدوڵڵاهی گەیشتم. بەڕاستی هەستی شەرەفێک و شانازێکی گەورە لە مندا هەبوو، چونکە دەمزانی ئەو ئەمینداری ڕێبەرانی شەهید دکتۆر قاسملوو و دکتۆر شەرەفکەندی بووە و دواتریش بوو بە هاوکاری هەرە نزیکی سکرتێرەکانی دواتری حیزبی دیموکرات. ئەمن لەو ساڵاندا کە لە فەڕەنسا دەمخوێند زوو سەردانی دەفتەری حیزب لە پاریسم دەکردەوە و لەوێ هەموو جارێ بە خزمەت گەیشتن بەو خانەخوێ مێهرەبان و خاکەڕایە کە بەڕاستی زۆر بەڕێز بوو لە بەرچاوم، زۆر بە فەرهەنگ بوو، تەنانەت ڕێزی لە منداڵ یا تازە لاوێکی وەکو منیش دەگرت. زۆر سەرنجی ڕاکێشم. ئەمن لە حاڵەتی جۆر بە جۆردا لە خزمەت کاک خوسێویدا بووم. لە دەفتەری پاریسێ ماوەیەک وەک هاوکار لە خزمەتیدا بووم، لە کۆڕ و کۆبوونەوەی حیزبیدا لە خزمەتیدا بەشدار بووم. ئەمن لە هەموو ئەو کاتانەدا کە لە خزمەتیدا بووم زۆری لێ فێر بووم لەباری سیاسیەوە، لەباری زمانەوە، زمانی فارسی، زمانی فەڕەنسەوی، زاراوەی دیکەی کوردی، کرمانجی و هەمومان دەزانین بەدەر لە خزمەتە حیزبی و خەباتجێڕی و ڕێکخراوەکانی
لە چوارچێوەی حیزبی دموکراتدا کاک خسرەو وەکو فەرهەنگێکی کوردیش بە تایبەتی لە کاروانی خزمەتەکانی ئەنیستیتۆی کورد لە پاریس هەر لە سەرتاوە لەگەڵ بوو، بە تایبەتی لە لیژنە زۆر بە زۆرەکان لە بەشی زمان و فەرهەنگ و نووسیدا. کاک خسرەو خۆشەویستێکی هەموو حیزبی دموکرات، کوردانی ڕۆژهەڵات، کوردی پارچەی دیکەی کوردستان بە تایبەتی لە دیاسپۆرایە. دەزانم نابێت زۆر کاتی ئەو کۆڕە جوانە بگرم، هەرەوەندە دەڵێم کاک خسرەو بۆ من وەکو مامۆستایەک سەرچاوەی ئیلهام بووە، کەسایەتی باوەڕی قۆڵی بە مەسەلەی میلەتەکەی و کاری ڕێکخراوەی و خەباتجێڕی پاک و بێغەل و غەشی هەمووی بۆ من سەرچاوەی لێفێربوون بووەوە. بۆ من کەسێکە کە شوێنەواری لەسەر داناوم و ئارەزوم ئەوەیە کاک خسرەو هەمیشە ڕاوەستا و تەندروست بێت و بە ئاواتی ئەوەم کە هەرچی زووتر لە ڕۆژهەڵاتی ئازاددا لەگەڵ کاک خسرەو جێژنی ئازادی کوردستان و نەمانی داگیرکەرانی کوردستان بگرین لە ڕۆژهەڵاتی کوردستان لە زێدی خۆی، لە زێدی کاک خسرەو کە زێدی دکتۆر قاسملووشە و ڕۆژێک کاک خسرەو لەوێ ڕۆژێکی نزیکی وادارم هەم وتار بخوێنێتەوە جارێکی دیکە و هەم حەیرانی باوی فەخریمان بۆ بڵێت. چاوی ماز دەکەم و دەستی ماز دەکەم و جارێکی دیکە دەستخۆشیتان پێ دەڵێم و سپاس بۆ ئێوەی بەڕێزیش هەر بژین.